السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. خوي جورا بعد شبات ومساجين بو برنامج جوانا يا ربي لقل ايوش براك برزك تيش يستباسي رزقي وتي ترسم له جيغايا ين بي ورزقم ببري من خوم شنزارته وكلهم بخواي جورا بو بخوا شنزار مالدر شو ما هیچ فارق لمال نبوه وخوای گەورە هاتوون بە تۆ نەمزانێ چۆن ڕزق و ڕۆژێکی بۆ ناردوینە اینجا ئەو بڕونکردنەوەی ئەو برادرە کە ئەو تەوفیقی بخوا بێنە ئومید نابێ ئینشاءالله بەنسبەتی نوێژی ئیستیخارەوە مامۆستایان چەند جار بۆ ئیشێک نوێژی ئیستیخارەم کردووە ئایا دروستە چەند جار دووباری کەیتەوە و ئیشەکەش ئیتر خوای گەورە بڵین بۆم جێبەجێ نەبوویت خوای گەورە عالمە علمێکی تێ حکمەتێکی تێکە بۆ نەبووە ئایا ئەتوانم چەند جار دووباری کەمەوە نوێژە باشە برا ڕێزەکەم دەست خۆش بێت خوا سەلامت کە براکەی من سەبارەت بە ئامۆژگاریەکەت بە ئەو برا بەڕێزە لەسەر ڕزق خوات داتەوە ئەمە باسی واقعی خۆت کرد ژیانی خۆت کە لە واقعدا پشتت بەخوا بەستووە و تەوکل لەسەر خوا بووە چەند جار خوای گەورە هەڵی سەندویتەوە ورزقی داویت الحەمدولله بێگومان و لەوانەیە زۆرینەی خەڵک هەر بەو قۆناغەدا تێپەڕی بێ کەواتە ئینسان لەوە نەترسێ کە خوای گەورە ڕزقی نادات سەڵات الاستیخارە نوێژی ئیستیخارە براکەم نوێژی ئیستیخارە دوعایە وەکو دوعایە ئەسڵەکەی دوعایە کە تۆ لەخوا دەپاڕیتەوە بۆیە زانایان دەفەرمون کە دووبارە بێتەوە وەکو دوعا دووبارەکەیتەوە ئاوایە ئاساییە یعنی بۆ یەک بابەت چەند جار نوێژی ئیستیخارەکەی هیچ ڕێگرێک نییە ئینشاء الله تعالی بارك الله